ساعات 11 شەو و شوفێرانی هەولێر بۆ وەرگرتنی بنزینی 750 دیناری حکومی سڕەیەکی دوور و درێژ دەگرن بۆ ئەوەی بەیانی زوو بنزین وەربگرن. ئەم شوفێرە لە سەعات 5 ئێوارەوە هاتووە بۆ ئەوەی سڕەی بنزین بگرێت و دەڵێت ئەگەر زوو نین ئەوە بەیانی بنزینمان بەر ناکەوێت. هەموو کەسێک عەز دەکات لە مارێ بنووی سەعات 7 و 8 دەبێ بنزینی بەبەر کەی بڕوە ونیا بەس ئەوە دەبی زۆر زەحمەتە. ئەخەگە بە خۆمان چای نەکەین چا نابێ کو بێ هیوانە بم ئەم شەوێ بێمە لێ ڕابۆستمە تا سبەینێ لێر لە سڕەی بنزینی بم دابنیشم. ڕۆژێک لێرەینە لە سەعات 3 و 45 دقیقەش ئەوە تا ڤیدیۆم پێ بەڵگەم پێە گرتیتم. سیارەکەت چیان هەوە ئەو سیارەی منە سەعات 3 و ئارێوەڵە ئەوە سیارەی منە سەعات 3 و 45 دقیقە لێرەم ڕاگرتیە تەسویرشم پێیە. ڕۆژێک ڕۆژێکش لێرە بنزینی تێ دەکەم ناچینەوە حتا سبەینش. تو ئەوە ئێستا سبەینی بنزینی تێ دەکەی یعنی یەکسەر دەبی بچیە ئیشکردنیش ئەوە کو دەکری ئەوە حتمەنەوە هەیە حتمەنەوە دەبی غاردەغاردەین لۆ بنزینی ئیشکەین ڕۆژێک ڕۆژێک 30,000 لێرە دەبی تێکەین. کورسات نیوز پەیوەندی کرد بە هەر یەکە لە سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانە ئەهلیەکانی هەولێر و بەرپرسانی دیکەی ئەم شارە بەڵام هیچ کەسیان ئامادە نەبوون قسە لەسەر ئەو بابەتە بکەن. زیاتر لە 2 مانگە نرخی بنزین لە شاری هەولێر بەرز بۆتەوە پێشتر نرخی 1 لتر بنزینی نۆرمال بە 850 دینار بوو بەڵام ئێستا بۆتە 1050 دینار تاوەکو 1175 دینار بۆ هەر لترێک بنزین. بەڕیار محەممەد کورسات نیوز هەولێر.